قەرەبووکراوانی گوندی کۆری گردبنەوەیەکی ناڕزایەتیان لە بەردەم سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەنجامدا و داوایان کرد زەویەکانیان بۆ تاپۆ بکرێت و نووسراوی ڕێگەپێدانیان بدەنێ بۆ ئەوەی بتوانن خانووی لەسەر دروست بکەن. ئاشکراشی دەکەن حکومەت تەنها زەوی لەسەر کاغەز پێداون و کەس نازانێت شوێنی زەویەکەی لەکوێ و ژمارەی زەویەکەی چەندە. داوا لە حکومەتی دەکەن ناو زەویانیان کادا 2014ەوە 70 دلاریان 70 وەرەقەیان لێ وەرگرتین على ساس خانیمان بدەنێ لە خانیەکەی پەشیمان بوونەوە ئەوزە لە ساس عاردمان بدەنێ. ئێستا دایانەوێت ڕۆم بڕۆژە تۆپانێمان دەکەی لە عاردەکەش پەشیمان بوونەوە مانێن دەجێش کرد دەستی دەستیمان پێ دەکەن. ئێستاش با کاکەکەت نامان دەنێت لێمان پەشیمانن برێکاکە بڕخوا ئافی سوبی. ئێستاش کەمە لێرەینە هەر ئەو دەستی و ئەو دەستیمان پێ دەکەن هەردێکیان دایتنێ نە تاپۆیە نە ڕێپێدانە نە هیچ خزمەتەکی هەیە بەس لەسەر خەریتە درێن بە حساب لە گەزنەی نوێ ئەوە جێیەکەتانە خەریتەش 15 ڕۆژ پێش ئێستا هاتین وتیان ئەو خەریتەیە دەگۆڕێ پێش هەدیقە سەلوونم من ئەردەکەم پێش هەدیقەیە بە حسابی خەریتە وتیان کاکە ئەو حکومەت ئەو هەدیقە و مەدیقانە هەردەگرێت پێ باشە کا خەریتەکان کا ڕێپێدانمان کا تاپۆ 7 سار بەس ئینتیزارین من دارم 7 سار بووە ئێستاوە 14 سارە یعنی هەتا کەینێت چاوەڕوانی ئێمە چمان مالو ئەو حکومەتەی نەکەین بەرگەی هەموو شتێکمان گرتیە چمایە بەرگەی نەگرین ڕاپەڕێنمان کرد ئازادبوونی عێراقمان کرد شەڕی داعشمان کرد چنمایە ملەتەکە بەس چەوسایتەوە زیاتر هیچ یعنی کە ئەو هەندە پارچە زەویەکە بەسەر ئەو فەقیرەوە هەژارەی داتەوزع کرایە هەتا کەینێ ئەمە چاوەڕوانی 2014 چاوەڕێنە 2014 من خۆم نووسیوە بکرێتێتی تووشە ڕژیانم خۆشە بێ گەڵ پیاوەکەمە نەمزانێت ڕۆژ بە ڕۆژ ناخۆش داوەکانی ئەو خانەکە ئاڵتەکەم بدەنێ نەجاتم لەو ژیانە ئەگەر نامزانێ با پێم بڵێ با بەڕاز بێن لەو ئەمڕۆژ بێ بڕۆ هەموو چەندین جارە قەرەبووکراوانی گوندی کۆری لەسەر کێشش زەویەکانیان داواکاری ئاراستەی لای نەپەیوەنددارەکان دەکەن و بەڵێنیان پێدەدرێت کە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت بەڵام تا ئێستا هیچیان جێبەجێ نەکراون. سەرۆکی شارەوانی هەولێریش دەڵێت زەویەکانیان کێشەی نەخشەی هەیە و هەر کاتێک ئەو کێشەیە چارەسەر کرا ئەوە بڕیاری تاپۆکردن بۆ زەویەکان دەردەچێت. کەس بڕیاری نەدایە کە زەویەکانتان لێوەرجێتەوە ئەو بڕیارە نازانم ئێوە کە ئێستا قسەی دەکەنەوە چ ئەسڵ و ئەساسەکی نییە لەکن یەکەچی بەرپرس مەسەن ئەو قەرارەتان نەگە هیناویتن پێشانم بدەن با هەتا ببینم ویان نا ئەوە بەنسبەی نەخشە گۆڕینەکە حەقەتەن وەچی پێشەوەی کە لە بۆتان تەوزیع ئەکرێتەوە نەخشەکە غەڵەتی تێدا هەیە هەندێک هەڵوشتوانە ئەمە کە کتابمان نووسامان کردەوە لە بۆ بەڕێوەتی گشتی نەخشەدانان لە وەزارەت ئەو نەخشەیە لەوێن دەرا ئەگەر هاتوو ئەو نەخشەیە کە لە ئێستا لە وەزارەتە پەسەند بکرێتن لەکن بەڕێوەتی گشتی نەخشەدانان ئەگەر هاتوو پەسەند کرا ئەوە ئێمە دوای پاشەوی بڕیاری ئەنجومەنی شارەوانی پێدەدەینەوە لە دوای ئەوەی کە بڕیارەکە پێدەدەستەوە ڕەوانی تاپۆی دەکەینەوە بەو شێوەیە 2200 قطعە ئامادە دەبێتن کە سەنەدی تۆمارکردنی خۆتان وەرگرنەوە. قەرەبووکراوانی گوندی کۆری ئەو هاوڵاتیانن کە پێشتر لە پرۆژەی نیشتەجێبوونی گوندی کۆری لە شاری هەولێر سوودمەند بووبوون بەڵام بەهۆی پەشیمانبوونەوەی حکومەت لە پرۆژەکە کارەکانی پرۆژەکە وەستا ساڵی ڕابردووش بە پارچە زەویەکی 200 مەتری سوودمەندبووانی یەکەی نیشتەجێبوونی گوندی کۆری قەرەبوو کرانەوە بەڵام تا ئێستا ئەو زەویانە تاپۆ نەکراون و هیچ خزمەتگوزاریەکیان بۆ نەچووە خاوەنەکانیشیان ڕێگەیان پێنادرێت خانوو لەسەر زەویەکانیان دروست بکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.